کتێبخانە تەنها شوێنێک نییە بۆ کتێب بەڵکو دەرگایەکە بۆ کەسانەی کە دەیانەوێت بە دوای زانست و زانیاری و فێربووندا بگەڕێن، دەواازەیەکە بۆ دنیایەکی نوێی بیرکردنەوە و فەرهەنگ. کتێبخانە بۆ خوێندنگاکان و قوتابیانمان وا دەکات کە قوتابی بیری فراوان بێت و وەک سەرچاوەیەک بێت بۆ توانای زانستیەکان و گەیشتن بە زانیاریەکانیان. بوونی کتێبخانە ناو قوتابخانەوا دەکات کە ببێتە سەرچاوەیەکی گرنگ بۆ زیاتر پەرپێدانی چالاکی زانیاری قوتابی لە قوتابخانە. هەروەها یارمەتی دەردەبێت بۆ ئەوەی زیاتر بیر و هەست و هۆش و هزریان فراوانتر بێت و هەروەها دەبێتە سەرچاوەیەکی نزیک لە قوتابی بۆ نووسین و گەڕان و تۆژینەوەکانیان. گرنگی کتێب بەوەیە کە تاچی کورد تەبەتی ئەو نەوەیە کە دێتن نەوەی شاشەکانە نەوەی تەکنەلۆجیایە ئێمە دەتوانین بە کتێب شاشەکان کاڵتر بکەینەوە و توانین کاریگەری لەسەر تاچی کورد زیاتر دروست بکەین و پەیوەندەکان جوانتر بکەین و هەست و بیری نەتەوەی لە لای قوتابیان زیاتر و بالاتر و بەرفراوانتر بکەین و ئاشنایان بکەین بە دنیای کتێب و هەروە بواری فەرهەنگ و زمان و بۆ بە تایبەتی جەخ لەسەرەوە دەکەینەوە زیاتر بایەخ بە زمانی کوردی بدەن کە زمانێکی دەوڵەمەند و بەرفراوان و قوڵمان هەیە. بەنسبەت پەرتوخانەکەمان زیاتر لە 4,000 جۆر کتێبی تێدایە لە بوارەکانی سیاسی، کۆمەڵایەتی، ئاینی، فەلسەفە، هەروەها لایەنەکانی ئەدەبی شاعیران بە ژیانیان، بە ڕۆمانیان، بە هۆنراوەکانیان، بە پەخشانەکانیان. بەنسبەت هاتنی قوتابیان بۆ پەرتوخانەکەمان لە دەخولەکی پشوەکانیان یان ئەو کاتی کە کۆبوونەوەیەکی مامۆستایان دەکرێت یاخود شاغرێک دەبێ قوتابیەکان زیاتر سەردانی پەرتوخانەکەمان دەکەن. لەگەڵ دروستکردنی هەر قوتابخانەیەک مەرجە ژوورێکی تایبەت بە کتێبخانە هەبێت و لە زۆربەی قوتابخانەکانی دیکەی کوردستان ژوورێکی تایبەت تەرخان کراوە بە کتێبخانە بۆ ئەوی قوتابیان بتوانن سوودی لێ بین و ببێتە سەرچاوەی زانیاریەکانیان. قوتابیەکانمان کە دێن داوای زۆری پەرتوکەکان دەکەن زیاتر لایەنە ئەدەبیەکان لەوانە چیرۆکبی، ڕۆمانبی یان هۆنراوی شاعیرەکان یان بواری فەلسەفەکان ئەمانە زۆر داوا دەکرێن و داواکردنەکەشیان ئەو دەخولەکەی کە داوای دەکەن لە پشوەکان دێن لە بۆ خوندنەوەکەی یاخود لە بۆ هەفتانە هەمانە سزلمان هەیە بۆ ڕۆژانە یاخود لە بۆ هەفتانە ئەمەش دەوەستێتە سەر تۆماریەکەی. تۆماری هەفتانە لۆماوی هەفتەیەکی دەیبا تۆماری ڕۆژانەیەکەش ئەو دەخولەکەی کە دەیاندرێتی و دوای ئەوەی کە جەڕەسەکە لێ دەدرێت و تەسمیلمان دەکەنەوە دەچنەوە پۆلی خۆیان. بەڵێ و ڕازگرانی کتێبخانە بەڕاستی ئێمە حەزمان دەکرد هەموو کەسانە بوانە کە پەیمانگای تەکنیشیان تاوا کردێ بەشی کتێبخانە و زانیاری ئەوان لە کتێبخانەی قوتابخانەکاندا دابدرێن بەڵام لەبەرەوەی دامەزراندن نییە ئێمە ناچارین پەنامان بۆ بردووە ئەو فەرمانبەرانەی کە پۆلی 12یان تاوا کردووە یان زانکۆ یان پەیمانگایان تاوا کردووە ئەوان دەکرێن بە ڕازگری کتێبخانە و 4 خولمان کردوەوە تا ئێستاکە خەریکی 5ەم خولی زانستی کتێبخانە چکە کتێبخانە زانستە زانستێکی بەرفراوان و قوڵە و ئێمە تا ئێستاکە لە پیرۆزی و لە گەورەی زانستی کتێبخانە زۆر حاڵینی نەبووە ئەو دەورانە ئەو خولانە پاڵپشتێک و زانیارێکی زۆرە
بە دامپێنانانی ئەوانەی کە لە خولەکان بەشدار دەبن و ئێمە بۆ خولێ ئەم جارەمان سرجەم ڕازگرانی کتێبخانەی پەروەردەی ناوەند تەواو دەبن بیانی ڕازگرێک نامێنێتن کە خولی نەبینی بێتن پێشتر بۆ ینی پەروەردەی دەوروبەر و ئەوانشمان کردەوە هەر لەگەڵ پەروەردەی ناوەند هیوادارم بتوانێت لە ئایندەدا زیاتر ئەو خولانە بکەینەوە بەوەی هەموو ڕازگرانی کتێبخانە سوودی لێوە بکرێت. قوتابی بۆی هەیە کتابەکان بباتەوە بۆ ماوەی هەفتەیەک کە ڕوونم کردەوە دەتوانێت بیباتەوە بەڵام بە مەرجێک کە ناوی کتێبەکان بدڕێندرێ یان لەسەری بنووسرێ چونکە ئەو وەک پیرۆزیەکە کە لەو پەرتوخانەیە دەپارێزرێ بۆ نەوەکانی داهاتوش هەم ببینێتەوە. بەنسبەت ئارەزوو قوتابیان دەگەڕێتەوە سەردەمی ئێستا کە قوتابی سیر دەکەی زیاتر بە سوۆسیال میدیا خەریکە ئەجا بە مۆبایل بێ بە ئایپاد بێ داوام لە قوتابیان هەیە یاخود لە لاوان و گەنجانی سەردەمی ئێستامان هەیە کە زیاتر خۆیان خەریکەن بە خوێندنەوەی کتاب چونکە ئەمە وەک خۆراکێکە بۆ مێشک هەروەها کتێبیش دەبێتە هۆی ناسینی کەسایەتی مرۆڤەکە و بە هاوڕێیەکی نزیکی سەردەمی ئێستای دادەنێ کە دەتوانێت ئێستا ڕابردوو داهاتومان بگەیەتە ئەمەت. سەرەتا زۆر قوتابخانە هەبوو کتێبخانەی نەبوو ئێمە بە هەوڵ و هیمەتی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر و خودی بەڕێوەبەری گشتی پەروەردە ئێمە توانیمان زۆربەی زۆری قوتابخانانە کتێبخانیان لێ بکەینەوە کە پەنجەرێکی ڕووناکی زانست و زانیاریە. من هەموو جارێ باز دەکەم گرنگ نییە تۆ ژوورێکی باش دەبێ بۆ کتێبخانەوە پاک بێەوە گرنگە بەڕاستی بەڵام گرنگتر لەوە ئەوەیە تا چەنە کتێبانە دەخوێندێنەوە تا چەنە کتێبانە سوودی لێ وەردەگیرێتن. ئێمە ئەوەل بەلامان گرنگە چەند قوتابی یان چەند مامۆستا فەرمانبەر کتێب دەخوازێتن بۆ ئەوەی بیخوێنێتەوە. من پێم وایە ئێمە دەتوانین لە ڕێی کتێبخانەی قوتابخانەکانەوە نەوەیەکی پاک و ساغلەم و نەتەوە پەروەر و ئایندە دۆست و مرۆڤ دۆست و ئینسان دۆست پێ بکەینێن. گرنگی خوێندنەوە بە ئەکیدی لە بابەتێکی دیاریکراوە کۆ ناکرێتەوە بەپێی ئەو کتێبە و بەپێی جۆری کتێبەکەی کە ئەیخوێنیتەوە گرنگێکی دیاریکراوی هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ فراوانکردنی بیری قوتابیان زۆر گرنگە بە تایبەت بە شێوازێک کە توانای قسەکردنێکی پاراوت هەبێ هەم بە زمانی شیرنی کوردی هەم بە زمانە جیاوازەکانی تر و بێگومان لە ڕووی خوێندنیشەوە تۆ لە کاتێکا کە بیرە فراوان بە ئەکید یارمەتی دەرە بۆ خوێندن و یارمەتی دەرە بە شێوازێک کە خۆت داهێنانێک لە دروستکردنی کتێبێکا بکەیت. ئەکید بەپێی ڕۆژەکە و بەپێی بوونی دەرس و مەجالەکە گۆڕانکاری تیا هەیە بەڵام ئەو نەی هەوڵمان داوە تاوەکو مەجالێک هەبێن بۆ ئێرە ئیتر لە کاتی فورسەکانمانایە لە کاتی ڕێست و ئیتر دەرسێک کە بابەتێکی هوەری یاخود کتێبی پێویست بێ ئەوە دەین بۆ ئێرە بێگومان و لە ڕووی ماڵەوەشەوە ئەکید زۆر گرنگی بە خوێندنەوە ئەدەم لە ماڵەوە لە زۆربەی کات لە دوای خوێندنەکەمە لە کاتی فەراغەکانمە زۆر گرنگی پێدەم و کتێبە خوێنمەوە.
کامەران تاهر کەناڵی پەروەردەیی هەولێر.